ئەچینە شاری کەرکووک و لە ڕۆژی جیهانی خاوەن پێدەویستی تایبەت بدا یەکێک لە خانمە شێوەکارەکان پێشانگایەکی شێوەکاری دەکاتەوە کە بۆ خۆشی خاوەن پێدەویستی تایبەتە کە ئەوی شێوەکار فاتمە شەمسەدینە کە لە پێشانگا شێوەکاریەکەیدا چەند تابلۆیەک و جگە لە تابلۆکانی چەند کارێکی دەستیشی وەکو با بڵین کاری هەندێک لەو کارانی کە بەدەر لە کاری شێوەکاری لە تابلۆ شێوەکارەکانی کە لەناو پێشانگاکەدا نمایشی کردبوو ئەوانیشی نمایش کردبوو. لە ڕۆژی جیهانی خاوەن پێدەویستی تایبەتدا خانمێکی شاری کەرکووک کە خۆشی شێوەکارێکی خاوەن پێداویستی تایبەتە پێشانگایەکی تایبەتی لا سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک کردەوە. فاتمە شەمسەدین لە پێشانگاکەدا چەندین تابلۆی خۆی نمایش کرد جگە لە تابلۆکان کاری دەستی جۆرا و جۆریشی دروست کردبوو. ئەو خانمە شێوەکارە دەڵێت لە سەرەتای تەمەنی منداڵیەوە حەز و خولەی شێوەکاری هەبوو هەوڵی داوە ساڵ لە دوای ساڵ گەشە بە بەهرەکەی بدات.